لە حزوری مرۆڤە پیرۆز و بەخشندە و گەورەکانی نیشتیمان لەم ماڵەدا کۆبووینەتەوە لە باسکردنی خاک و قەزیە و تێکۆشەران و ئەدیبان و نووسەران لە قسە خۆشەکانی ئەم بەڕێزانە تێر نەبووین، بەڵکو توونی بووین و زیاتر عەشقی ئەو گفتوگۆ مەزنانە بووین و ئەم دیارە گەورەیەشیان پێشکەش بە ئێمە کرد بنکەیژین و ئێمەش توانیمان ئەم کتێبەی کاک شاسواریش پێشکەشی کاک دکتۆر نەجاتکەین. هیوادارم ئەم ئەڵماسە وانانەی نیشتیمان هەردەم بدرۆشێنەوە و قەت گەردیان لێ نەنیشە و هەمیشە بە گەورەی و بەسەرکەوتوو بیامینم، چونکە ئومێدێکی زۆر گەورەم هەیە کە هەر ئەمانە ئەتوژین لە مۆی ڕاستەقینەی ئەو نیشتیمانە، ئەو قەزەیە، ئەو شەیدانە، ئەو خاک و ئەو نیشتیمانن. هیوادارم هەردەم ئاوا بە گەورەی و بەخۆشی و بە خۆشەویستی بتانبین و دەست لە ملامن لەگەڵ خاک نیشتیمان لەگەڵ کەسە بە ئەمەکان زۆر زۆر سپاسان دەکەم و بەخێر هاتن، ماڵتان ڕوو ناکردبەوە. هیوادارم پێتان لێ بڕێ مامۆستا. ئێمە زۆر زۆر سپاسی جەنابت دەکەین. تۆ بێمە جامەلۆمانە جێ شانازی ئێمەی لە ڕۆژێکی قەیراناوی سیاسی و ئابووری جەنابتان لە 2014ەوە ئەم پرۆژە پیرۆز و جوانەتان کرد بۆ خزمەتی میلەتەکەمان و ئێمە لە ئەنجامی خوێندنەوە و ئەزمموی دوور و درێژ و مێژووی میلەتەکەمان گەیشتونەتەوە قەنەعەتە کە فاکتەری ئەساسی وە بنەڕەتی بۆ دروستبوونی نەتەوەی ئێمە خەباتی مەدەنیە، خەباتی شارستانیە، خەباتی فەرهەنگیە. بەلامانەوە هەر ئەم خەباتەیە کاتوانێت ڕیزەکانی میلەتی ئێمە یەخات و کۆمان کاتەوە و ئەزمموریش پیشانی دابێت غەیری ئەم خەباتان لە غەیری پارچە پارچەکردنی میلەتی کورد هیچی لێ دروست نەبووە. زارش کەشی مەسپاسی کاک دکتۆرەکەین بۆ ئەو میوانداریە کاتێکی زۆر خۆشمان بردەسەر بەوەی کە دەرد و ناڕەحەتی و ئازارەکانی میلەتەکەمان هەر هیچ دەبێ بۆ یەکتر هەڵڕشت و باسمان کرد. نمونەتان زۆر بێ و هەمیشە دوور بن لە دەرد و مەڵات. بەڵە خۆشی